خۆشەویستانم ئومێدەوارم زۆر بەجددی تەطبیقیکە باوەڕکە عیلمی دنیا بزانی تەطبیقی نەکەی هیچ لە ژیانی تۆ ناگۆڕێت بەڵام لەو جۆرە کەسە بە کە قسە بەزایەنە بەڕێزم هیوا هەیە لە ژیانی حەکیمانە ئەژی ڕۆژێک ئەچێتە مزگەوتێک لە لادەیەک دەست نوێژێ ئەگرێ پیاوێکی پیری نەخوێنەوار لەوێ دانیشتووە قسەیەک ئەکا ئەم قسەیە جاری وایە حکمەتێکی تایە تەجروبەی نەفەرێکە بە 50 ساڵ دەستی کەوتووە خۆمە گاڵتە نییە با نەخوێنەوار بێ جاری وایە لە تەعامل لەگەڵ کوڕەکەی لەگەڵ کچەکەی لەگەڵ ژنەکەی لەگەڵ زەراعەت لەگەڵ حیوانەکان شتێک هاتووە بە زیهنیان تەجروبەی شتێکی کردووە ئەیڵێ بەلایەنی کەمەوە تۆ دنیابینی ئەو فێرە بیت ئەگەر ئەوەی ئەو بە خەڵکی تۆ نێ و گاڵتەش بە عەقڵی بێت بۆیە لەو جۆرە کەسانە بە گوێگر بە شت وەرگرە تەطبیقی کە لە ژیانتە لەو جۆرە کەسانە مەبە یەکسەر بڕیار بێ ئەم شتە ڕاستە ڕاست نییە جواب بیتەوە یان خەڵکەکان مادەم قسەی فڵان کەسە دکتۆرای هێوەری بگری مادەم قسەی نەخوێنەوارێک کەسەر وا مەبە ئینسانێکی حەکیم بە لە ژیانتە قسە لە هەموو کەسێ وەرگرە جاری وا هەیە گەنجێکە کتێبێکی خوێندێتەوە قسەیەک ئەکا خۆشی نازانێ عنیس بەڵام کتێبێکی خوێندێتەوە ئەو قسەی لە کتێبێکە وەرگرتووە تۆ ئیسفادەی لێ هیوا هەیە بۆ ئەوەی لە سۆشیال میدیا ناوبانگ پیاکان معلوماتێ تۆ ئیسفادەی لێ بکە خۆی ئیسفادەی لێ ناکە تۆ ئیسفادەی لێ بکە لەبەرەوە لەو جۆرە بن کە ئیسفادە لە شتەکان بکەن